بەهۆی ڕووداوی سیارە. ئەمڕۆ ڕووداوی سیارە زۆرترین مردنی لێ ئەبێتەوە لە وڵاتێکە کە شەڕی دیاریە. ئەو وڵاتانێک شەڕی دیایە تەمان کوشتنی زۆرتر دیایە، بەڵام لە وڵاتی وەکو خۆمانە یا وڵاتەکانی تر کە شەڕی گەورەی تێدا نییە، ڕووداوی سیارە خەڵکی کە تیا دەچێت یەکەمە، لە کوشتن زیاترە. ئەوە نە خەڵکە کوژرێت، چەند قات بە ڕووداوی سیارە خەڵکی دەڕوات. ئەوم پێڵێن مردنی کوت و پڕ. بێگومان ئەمە یەکێکە لە نیشانەکانی ڕۆژی قیامەت نزیک بۆتەوە. یاخود کابرا دەبینی یەکسەر جەڵدە لێدا و وەفاتەکەت، جەڵدەی دەماغ یا جەڵدەی تر. ئەمە مردنی کوت و پڕە. کابرا بەتەمای مردن نییە، لە پڕێکە ئەدا لە زەوی و ئەمرێت. بەڵام ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حدیثێکی صحیح جامع صغیرە فەرمێ من اقتراب الساعة وأن يظهر موت الفجأة. یەکێ لە نیشانەکانی نزیکبوونەوەی قیامەتە مردنی کوت و پڕ زۆرە بێ. لە پڕا ئەکوژرێ، لە پڕا بە ڕووداوی سیارە ئەمرێت، لە پڕا جەڵدە لێ ئەدات یەکسەر دەمرێت. چونکە کابرا عیبینێ لە پڕێکە سبحان الله کۆتایی پێدێت. ئەمە نیشانەی قیامەتە. کەواتە ئێمە پێویستە خۆمان ئامادەکەین لەوانەیە لە چرکەیەکە دەمارێکە خوای گەورە بیوەستێنە کۆتایی بە ژیانت بێ. تەواو. ئیتر ئەو کاتە گەڕانەوەی تر نییە بۆ ژیان. سبحان الله دوو برا هاوسەرگیریان کرد، برای یەک. هەردووکیان ئاهەنگی خۆیان خستە شەوەوە. لە شەوە خەڵکی زۆریان کۆ کردەوە، کۆمەڵێ گوناه و تاوانێک ڕۆک و چۆن بەڕێستان زۆرێک لە ئێوە ئەوانەی کە ئەهلی مزگەوتن، مەبەستم تەنیا مزگەوتە نیە، خەڵکی مزگەوتەکانی تریش، کە بەداخەوە کچەکانتان بە شێوەیە ئەدەن بە شوو خوا پێی خۆش نییە، شەیتان پێی خۆشە. خێزانەکانتان بە شێوەی دەگوازنەوە خوا پێی ڕازی نییە. کچەکانتان خوشکەکانتان بەو شێوەیە بەداخەوە بە حیا و بە حورمەتەوە بە جدێکی پۆشتەوە ناڕن ئاهەنگی هاوسەرگیری بکەن. ئەم دوو گەنجش ئەم دوو برایە سبحان الله ئاهەنگێکیان دروست کرد، خێمەیەکی زۆر گەوریان هەڵدا، خێمەیە گەورە چۆن ئەڵێ وەک دەوارێک، ئیتر لێیا بە خۆیان هەڵدەپەڕین و گۆرانیان دەوت و شتیان دەکرد. خەڵکێکی زۆر لە ناو خێمەیەدا ئەو دەوارەدا کۆبووەوە، هەڵەپەڕین گۆرانیان دەوت، بەڵام لە پڕە تەمان زاوا زۆر جار زاوا دەڕوات، خۆی حازرەکە و خۆی دەڕازێنێتەوە وەکو چۆن بووکیش خۆی دەڕوات. بە هەمان شێوە ئەمڕۆ وای لاتەوە بووک جارێ بە تاق نایەتەوە داخەوە، پارەیەکی زۆر سەرفەکەن لە خۆڕایی بۆ چەند سەعاتێک. لە پڕێکا یەکێک لەو کەسانەی لەو پیاوانەی کە لە ناو ئاهەنگەکەدا بوو، لە ناو خێمە گەورەکەدا بوو، هاواری لێ بەرز بووەوە، هاواری کرد. وتیان چی بووە؟ وتی هەردوو زاواتیا چوون بە ڕووداوی سیارە. سبحان الله. گەڕانەتەوە بۆ ئاهەنگەکەی خۆیان حازر کردووە، هەردوو براکە لە سیارەیەکدا بوونە، قەدەری خوا هەردووکیان وەفاتیان کرد. کێ باوەڕی دەکرد لەم شەوەدا ئەم دوو گەنجە وەفاتکەن؟ چونکە خۆیان حازر کردو بۆ ئەوەی بانی ئەم شەو ئاهەنگکەن و ژن بگوازنەوە. قەدەری خوا ئاهەنگەکە بوو بە تەعزیە، خۆشیەکە بوو بە تەعزیە و ناخۆشی. بۆیە سبحان الله هەر لەو خێمەیەدا کە ئاهەنگیان تیاگێڕا، لەو خێمەیەدا تەعزیەکەیان بەڕێ کرد. تەعزیە ئەو دوو گەنجە برایە. بەڵام ئەوەی کە کۆمەڵی ئاواتیان هەبوو، کۆمەڵی هیوایان هەبوو، کۆمەڵی بەرنامەیان هەبوو، بەڵام هەمووی چوە ژێرگڵ. ئێمەش کاتێکە دەمرین کۆمەڵی ئاوات و بەرنامەمانەیە، بەڵام هەمووی بەجێ دەهێڵین بەخوا. بۆیە مردن کوتوپڕە. ئەمە نیشانی نزیکبوونەوەی قیامەتە. ئەمڕۆ مردنی کوتوپڕ، ئەخر فڵان کەس ئێستا من قسەم لەگەڵا کرد وەڵام مردتەوە، کۆتایی پێهات. لە کەناڵەکانە بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکێکی زۆر دەبین عیبیانێ لە پڕێکا دەنە زەوی کۆتایی بە ژیانیان دێ. کەواتە با خۆمان ئامادەکەین بۆ مردن و دوای مردن، چونکە مردن کوتوپڕ دێ، پرسمان پێ ناکرێ، ئاگامان لە هیچ شتێک نییە. فەرمانی خوا دێتە خوارەوە بۆ مەلایکەکان بڕۆن ڕۆحی فڵان کەس بکێشن، تۆ ئەگەر لە فەرمانەکە نییە، کاتێک زانی ئەکەویتە لاو کۆتایی بە ژیانت دێ. کەواتە خۆمان با ئامادەکەین بۆ دوای مردنمان، بۆ ئینشاڵڵا دڵخۆش و بەختەوەر بین.